ئێمە وەکو حیواندار ساڵی دوو کەڕێ ئەوێ ئەم حیوانانە بشۆرین و لە مانگی پێنجا و لە مانگی نوە ئەبێ ساڵی دوو کەڕێ ئەم حیوانانە ئێمە بشۆرین و ئەم حیوانانە ئەگەر ئێمە نەیشۆرینەوە هەمووی تووشی گڕە و کەوەیی و گەنە و کڕنگ ئەیخوات ئەمە هەمووی نەخۆشیە لە هینی حیوانە ئەرە وەڵا هەمووی نەخۆشیە ئەگەر ئەوانەی شۆرینەوە هەمووی تووشی نەخۆشی ئەوی هەمووی لە ناوە بە ئەرە وەڵا حەچی نایەڵێ ئەوانە کە من باس یەکەم حەچی لەو حیوانە نامێنی وەڵا ئیشەکەی ئێمە ئەوەیە ئێستا دەرمانی بۆ تێرین و ئەو تەنکەرە ئاوە کە خۆتانەی بینین ئەکێنێ ناو ئەو حەوزە و داری تێڕادەین و ئەو حیوانە یەکەیەکە و دوو ئاوەها بۆ شێوەکە ئەوەی بینین ئەیخێنی ناوی ئەو حەوز شۆردنەوەی حیوانات ساڵانە دووجار ئەبێ بیشۆرێتەوە لە مانگی پێنج و لە مانگی نوە ئیتر هەموو ساڵی ئێمە دووجار ئەیشۆرینەوە ئیتر بۆ ئاڵۆش و بۆ گەنە و کردنەوە و بۆ کەوەی و بۆ ئیتر سوودەکانی بۆ ئەوانە هەمووی بەکارێنێ دەرمانە بۆوانە ئیسفادە هەیە بە زۆری بەوانیان ناکرێتتر لە سعات 8:30 بۆ 9 ئەو تا سعاتدا ئیتر لەو کاتە ئەبێ بشۆرێتەوە بکێتە گەرماوە زەرە لە حیوانەکەی گەینێ ئەزیەتی ئەبێ بکێتە گەرما و بکێت تاقیوارانەوە ئەزیەتی ئەبێ حیوانان لە مانگی نوە فێنکەکە ئەو حیوانە ئیتر لە کاتی گەرما بیشوردو ئەزیەتی لە مانگی نوێتی فێنکەکە و ئیتر کاتە گونجاوە بۆ شۆردنەوە ئەو کاتە لە مانگی پێنجی شایتر سەرەتای بەرەو نیوەی بەهارە تر لەو کاتە برینە ئەکرێت لە دوای برینێتر ئەشۆرێت و ئەو حیوانە گیانی سووکە بێ دوای برینەکردن ئەشۆرد و ئیسفادە هەیە بۆ گیانی لەشی ئەکرێتەوە پێ کە شۆردووە ئیسفادەیە بێ بووی